هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی هەوڵ دەدەن ئەو چێشانەی کە لە نێوانیاندا هەیە بە گفتوگۆ لەسەر بنەمای دەستور چارەسەریان بکەن. ئایا ئەم حکوومەتی ئێستای عراق دەتوانێت ئەم چێشانەی کە هەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکات یاخود نه؟ لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێ. ئەو چێشانەی کە هەن ساڵهای ساڵە هەیە لە دوای ساڵی 2003 دوای ئازادکردنی عێراق و تا ئێستاش زۆرێک لە کێشەکان چارەسەر نەکراون. ئەم حکوومەتەی ئێستای عێراقی دەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات؟ خۆی ڕاستەکە یەکێک لەو گرفتانەی کە ئێمە لە کوردستان و هەولێر هەمانە ئەوەیە کە هەمیشە بە دوای فریاد ڕەسێکە ئەگەڕین، بە دوای ئەوە ئەگەڕین کە سەرۆک وەزیرانێک بێت گرفتەکانمان بۆ چارەسەر بکە. بەڵام ئەوەمان لە بیر ئەچێت کە سەرۆک وەزیران مرۆڤە لە ناو کۆنتێکستێکایە، ئەو کۆنتێکستە لە ناو سیاقێکایە، ئەو سیاقە ئەتوانێت هەژبوون کە بەسەر هەموو ئەجەندەکانیە. ئێمە تاوەکو لەم قەیرانە نینە دەرەوە قەیرانی ڕوئیا و قەیرانی بینین باوەڕ ناکەم هیچ کەسێک بتوانێت لە بەغا گرفتی ئێمە چارەسەر بکە، گرفتی هەولێر گرفتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە چارەسەر بکە. نمونەیەکت بەمێ ئێمە کاتێک عادل عەبدولمەهدی هات پێمان وا بوو ئەمە دۆستێکی گەورەی کوردەوە نیە چەند گۆرانیمان بە باڵایە نەوت وەکە ئەو ڕۆشت و کازمی هاتووتمان کاکە کازمی هەر بە کوردیش قساکە خۆ لە سلێمانی و هەولێر ژیاوە هەر کوڕی خۆمانە مناڵی خۆمانە دڵنیان گرفتەکانمان بۆ چارەسەرەکە. بەڵام نە عادل عەبدولمەهدی کردی نا کازم بە پێچوانەوە ئێمە لە کوردستان هەرێمی کوردستان ڕقێکی ئەستورمان هەیە بەرامبەر حەیدەر عەبادی. بەڵام من پێم وایە ئەوەی کازمی کردی بەرامبەر هەرێمی کوردستان حەیدەر عەبادی ئەوەی نەکردو. ڕاستە حەیدەر عەبادی لە ماوەی 4 مانگە کۆمەڵێک زەختی زۆر و پاڵەپەستۆی زۆری گەورەی خستە سەر هەرێم وانە لە 2007 دوای ڕیفراندۆمی سەر بەخۆی کوردستان. بەڵام نەپێش ڕیفراندۆم نە دوای ئەو 4 مانگە ئەوەی کە کازمی کردی بەرامبەر هەرێمی کوردستان کەس نەکردو. ئەمەوێ بە کورتی پێت بڵام نە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی نە عەبدوڵ عەبدولمەهدی نە هیچ سەرۆک وەزیرانێک ناتوانێت گرفتەکانی نێوان هەولێر و بەغا چارەسەر نەکە ئەگەر بێت و ئێمە ستراتیژ ئەڵام ئێمەی کورد ئەگەر کوردستان ستراتیژەتی مامەڵەکردنی لەگەڵ بەغا نەگۆڕێ بە معنای چی؟ بە معنای ئەوەی نەیەڵێت ئەو استراتیژی کە هەیە هەڵە بووە بە دڵنیاییەوە ستراتیژی مامەڵەکردن لەگەڵ بەغایە هەڵە بوو. هەڵە چی ئەزانی چۆنە کاکە کۆڤان خۆ هەڵە شاخ و گوێ نییە، خۆ هەڵە ئاەتی قورئان و نازانم ئینجیل و تەورات و ئەم هەڵە خۆ شتێکی مجرد نییە، هەڵە کردەیەکی سیاسیە وانی ئەبێ هەڵسەنگاندنی بۆ بکرێ، هەڵە ئەبێ بە شێوەیەکی چەندایەتی بزانین چەندێکمان سەرکەوتوو بن چەندێکمان ئایا پرسی پێشمەرگە چارەسەر بووە نەخێر، جێناکۆکەکان چارەسەر بووە نەخێر، پرسی نەوت و غاسە پرسی سنوور چارەسەر بووە، پرسی نوێنەرایەتی هەرێم لە بەغا هیچ شتێک لە پرسەکانمان چارەسەر نەبوو. ئەمە بەڵگەی لەسەر چی؟ بەڵگەی لەسەرەوەی ستراتیژێتی مامەڵەکردنی هەرێم لەگەڵ بەغایە هەڵەیە. بە من یەک شتت پێ بڵام کە ئەوەی ئەکرێت کوردستان دەڵێ ئێمە بە هەموو شوێک ئەچینە پێش ئەو پێ ئەو چوونە پێشە هەڵەیە، ئەو چۆنێتی چوونە پێشەوەکە هەڵەیە. ئەزانی چۆنەتی چوونە پێشەوەکە چێ؟ خۆ سەرکە ئەمە لە ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق ڕۆژانە ئیشمان ئەوەیە کە دیراساتی ئەمانە ئەکەین، دیراسات بە شێوەی علمی بە شێوەی بابەتی نەک بە شێوەی عاتیفی، وەکو کورد نایکەین، وەکو عێراقی نایکەین، وەکو ڕۆژهەڵاتی نایکەین، تەنانەت وەکو ئەو فەڕەنسی و ئەوروپیش نایکەین. ئێمە وەکو توێژەری بابەتی ئەمانە تەحلیل ئەکەین ڕۆژانە بۆ سەرناگرێ. ئەزانی بۆ سەرناگرێ بۆ نمونە ئێستا کازمی هات یا عادل عەبدولمەهدی هات، ئێستا بابێنەوە سەر سوودانی هاتوو وانە سوودانی 3 مانگی بۆ خۆش 100 ڕۆژی بۆ خۆی دیاری کردووە. ئەگەر بەرنامەکەی بخوێنیتەوە زۆربەی زۆری ئەو بەڵێنانەی کە بە کوردیاوە بە سونەیاوە بە هەردووکەن ئەڵە لە ماوەی ئەم 100 ڕۆژە ئەم 3 مانگە جێبەجێ یەکەم لەسەر ئاستی ستراتیژی. ئەگەر تۆ گرە و لەسەر سوودانی بکەی هەڵەی بڵێ متمانەم پێێتی هەڵەی متمانە بە کەسایەتی و پاکێتی سوودانی پاکە بەڵێ پاکە، سوودانی گەندەڵی لە بەڵێ گەندەڵی لە دوانی، سوودانی دۆستی ئەمێ بەڵێ دۆستی ئەمێ، بەڵامەوە دۆستی ئەمێ سوودانی ئەم چرکەساتە دۆستی ئەمێ. بەڵام بتەوێنێتەوێ سوودانی لە ناو کۆنتێکستەکەیەکە سەدان قەیرانی بەدواوەیە ئەمەڵێن دۆستی تا هەتایی و دژمنی بە کورتی کەمەوە بۆ چوونی من ستراتیژێتی هەرێم لەگەڵ بەغایە ئەبێ ئەم ڕستەی خوارەوە بێ ئەبێ لە ماوەی ئەم 100 ڕۆژە لە ماوەی ئەم 100 ڕۆژە ئەو لیژنانەی دانراوە بۆ بەغا هەر هەمووی بگۆڕێت ئەمەیەک
دووهەم کۆمەڵە لیژنەی تری بەهێزی بابەتیانەی دوور لە حیزبی دوور لە عاتیفە و دوور لە ئینتیما بۆ کۆمەڵە شخص دروست بکرێ و ئەم لیژنانە ئەبێ لە ماوەی ئەم 100 ڕۆژە هەموو پاڵەپەستۆیەک بخەنە هەموو فشارێ بخەنە سەر سوودانی بۆ ئەوەی داواکاریەکانی ئێمە جێبەجێ نەکا بۆ ئەوەی ئەو بەرنامەی کە خۆی دایناوە جێبەجێ بکە ئەگەر لەم 100 ڕۆژە تێپەڕی ئەو کاتە فاتیحا بۆ گیانی پاکی بەڵێنەکانی سوودانی بخوێنە ئەو کاتە بێت بکەین ئەو کاتەی تر دیسانەوە ڕۆینە ناو هەمان کۆنتێکستی عادل عەبدولمەهدی و کازمی و حەیدەر عەبادی و مالیکی و هەموو ئەوانەی تریانیشی ئەنی ئەڕۆینە ناو ئیدارەکردنی پەیوەندەکانی هێز ئەو هەڕەشەیەک لە ئێماکە ئێمەش هەڕەشەیەک لەوەکەین ئەو خاڵک دابەزێ ئێمە خاڵک دابەزین ئەو خاڵک بەرزە بێتەوە ئێمە بەرزەبینەوە واتە نەتیجە ئەگاتە ئەوەی کە هیچ گرفتێکمان چارەسەر ناکەین نزیکەی 20 ساڵم کێشانە چارەسەر نەبن بە 100 ڕۆژ چارەسەر بن بە 100 ڕۆژ چارەسەرەکەین بۆ نمونە بە قسەی خۆیەتی ئەو بڕیاری داوە بەرزووترین کات بۆ نمونە مادەی 140 لە ماوەیەکی زۆر کورتا لیژنەیەکی بۆ دروستکە و تەفعیلیکە بۆ نایک ئەگەر ئەگەر کێ نەیکرد بۆ مەسلەی نەوت و غاز لە ماوەی 100 ڕۆژەش مەسلەی پرۆژە وانی پرۆژەیە بەرێتە مەسلەی بودجێ هەرێمی کوردستان لەمە خۆی بەڵێنی داوە ئەگەر خۆی ئەمەی نەکرد و تۆش بێدەنگ بووی واتە تۆش بەشداری لە چارەسەر نەکردنی ئەم گرفتانە بەڵام ئەگەر ئەو بێدەنگ بوو تۆ بێدەنگ نەبووی تۆ بەردەوام چەکوژەکەت بەسەریەوە بوو چەقۆکەت لەسەر ملی بوو ئەتکرد بە هەڵای میدیایی ئەتکرد بە هەڵای دیپلۆماسی دنیاتە هێنایە سەرخەت ئەو کاتە پێویستی بە تۆیە ئێستا با پێت وڵم تا 100 ڕۆژی تر سوودانی پێویستی بە هەرێمی کوردستانە بەڵام چونکە ئەوێت جارە پەیوەندەکانی خۆی لەگەڵ دنیای دەرەوە دروست بکە ئەزانێ هەرێمی کوردستان باشترین پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوە هەیە باشکردن و دروستکردنی پەیوەندی دروست لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو کاری بۆ ئاسانەکە یەک دووهەم ئەوێت بە هەموو عێراقیەکان بڵێ کە من شەریکم هەیە بە تەنها حکوومەت ناکەم کورد ڕازی بکە سونە ڕازی بکە ئەم مستاقیت زیاتر بۆ خۆی ئەنجا لەبیرت نەچێ خاڵێکی تری زۆر گرنگە سوودانی تۆ هەڵە ئەەکەی من هەڵە ئەەکەم ئەگەر هەر کردەیەکی سوودانی بە ئێستا بخوێنیتەوە سوودانی کارەکە بۆی 4 ساڵی داهاتوو ببێتەوە بەسەر وەزیرە زۆر باشە دکتۆر مەسرور بارزانی سەرۆک وەزیران ماوەیەک لەمەوبەر لە ئیڤێنتێکە باسی لەوە کرد کێشەمان لە یاسانیە بەڵام ئیرادەیەکی سیاسی لە عێراق نیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێستا ئەو ئیرادە سیاسی هەیە سەبارەت بە هەرێمی کوردستان باڵێ هیچ ئیرادەیەکی سیاسی لەسەر ئاستی نخبە نییە بۆ چارەسەرکردنی هیچ گرفتێک لە عێراقا با ئێمە تەنها گرفتەکە لە هەرێمە نەبینسان بینیوە بەر لەوەی حکوومەت پێک بێت و بەر لەوەی ئەو گرژی و ئاڵۆزیان لە نێوان سەدەرەکان و چوارچوەی هەمانجی دروست بێ ئەوانت بینی ئەو ئیرادە سیاسی لای ئەوان نییە من نەکرد ئەو پێش هەڵهێنا حکوومەت ئەوانم بینی من ڕۆژانە قسەیان لەگەڵاکەم ڕۆژ نییە بەلایکەمەوە چەند سەعاتێک گفتوگویان لەگەڵانەکەم لەگەڵ هەمویانە لەگەڵ ئیرادیان نییە لەگەڵ سونە لەگەڵ کورد لەگەڵ هەمووی ئیرادەیەک نییە ئیرادەیەک خواستێک لە ئارادا خواستێکی دەستە جەمعی ئەڵێم خواستێکی دەستە جەمعی لە ئارایە نییە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی شیعە گرفتەکانی سونە گرفتەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا هەیە تەنها کۆمەڵێک حسابات و کتاباتی بەرژەوەندیە ئێستا لە بەرژەوەندی سوودانیە محەممەد شیعە سوودانیە کە بە جۆرێک لە جۆرەکان کێشەکانی کورد چارەسەر بکە بەلای کەمەوە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانی بدا تۆ ببوورە ئەیەک ڕستە چۆن ئەم بەڵێنانە بکەی بەواقع ئەگەر بەتەمە ئەگەر گرە و لەسەر سوودانی بکەی ئەم بەڵێنانە جێبەجێیکە ئەمڕۆ چەنی مانگە ئەمڕۆ 15 بەسێرکە ئەمڕۆ 15 مانگە 15 یانزەی 2022 وەرە 15 یانزەی 2027 من و تۆ دانیشینەوە ئەم گرفت هیچێکێک لەم گرفتانە چارەسەر نەکراون ئەگەر بێت و کورد ئەوەی کەوتم خۆی ئیرادەی چارەسەرکردنی گرفتەکانی نەبێت لەگەڵ زۆر باشە دوایان پرسیارم بە کورتی ئەمە چەندین جارە سەروەری خاچی عێراق پێشێلەکری بەڵێ دوێنێ و پێرێ و چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام هەم تورکیا هەم ئێران عێراق نقی لێوە ناهێ سوودانی توانێ مانە ڕابگرێ نەخێر سوودانی لەسەر ئاسی بابەتی ناتوانێت نەهێرشەکانی تورکیا ڕابگرێن نەهێرشەکانی کۆماری ئیسلامی ڕابگرێ بۆ چونکە لە هەلومەرجێکی وایە نیە بتوانێت کارێکی وە کەسی بە پێشەوانەوە سوودانی ئەلەم چرکە ساتا پێویستی بەوە هەیە جوانترین پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا وڵاتانی کەندا و دابمەزرێنێ بە هیچ شێوەیەک نایەت ئەم پرۆگرامەی خۆی لە خۆی تێک بدات لەبەرەوەی ئێران کۆمەڵی درۆنە نێرێ بۆ سەر کوردستان. سپاس بۆ دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق کە لەگەڵمان بووی. سپاس.